دیارە هەڵبژاردننی کەسێک لە نێو لایەنە دابشوەکانی عێراقدا بۆ پۆستی سەرۆکوەزیر کارێکی زۆر ئاسان نەبوو، بەڵام ئێستاکە پاشەوەی لایەنە عەرەبیەکانی عێراق عادل عەبدولمەهدییان دەستنیشان کرد ئەو ئەرکێکی زۆر سەختی لە پێشدایە بۆ پێکهێنانی حکوومەتی ئایندەی عێراق. بۆ تێشخستنە سەر ئەم بابەتە دکتۆر کامەرامەنتک مامۆستای زانستە ڕامیاریەکان لە زانکۆی سەلاحەدین ڕاستەوخۆ لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. دکتۆر کامران ڕۆژ باش و خۆشاتنەوە بە ڕامەکانی بەشی کوردی. ڕۆژ باش، زۆر سپاس. لە وڵاتێکی وا جێواز و دابشکراو بەسەر ئاین نەتەوە و نەژادە جوورا و جوورەکاندا لەوانەیە عادل عەبدولمەهدی چی جوورە ئاستەنگانێک لە پێشدابی بۆ پێکهێنانی کابینەتەکەی؟ بەڵێ سەرەتا حەز دەکەم ئاماژە بۆ بکەمکەوە ئەو حکوومەتەی دادەمەزرێتن من پێم وایە یەکێک دەبێت لەو حکوومەتانەی کە بە هیچ شێوەیەک ڕنگدانەوەی ئیرادەی خەڵکی عێراق نییە، لەبەر ئەوەی لەلایەک ئەو هەڵبژاردنانەی کە ئەنجام درا ساختەی زۆر تێکەوت، لەلایەکیش ڕادەی بەشداریکردن ڕێژەی بەشداریکردنی خەڵک یەکجار کەم بوو، تەنانەت لە شارێکی وەکو بەسڕا لە 105 دانیشتوان بەشداری هەڵبژاردنیان کرد. ئەمە سەرباری ئەوە من پێم وایە ئەو کێشانە یاخود ئەو ئاستەنگانە ڕوبەڕووی بەڕێز دکتۆر عەبدولمەهدی دەبێتەوە ئەوەیە کە ئەو هیچ هێزێکی سیاسی پاڵپشتی نییە، لە هەڵبژاردن دەنجینە بۆ خاوەن هیچ کورسێک نییە، کەواتە ئەو هێزانەی کەوا لە پشت پردەوە حکم دەکەن من پێم وایە ئەوان دەیانەوێت بەو شێوەیە کە خۆیان دەیانەوەی وڵات بەڕێوە بن. عادل عەبدولمەهدی وەکو دیکۆرێکە بۆ ئەوەی سیستەمی سیاسی لە عێراق بە شێوەیەک نیشان بدرێت کە پێچەوانەی ئەو واقعەیە کە تێدایە. دکتۆر چین ئەو خاڵانەی کە کەسێکی وەکو عادل عەبدولمەهدی دەبی ڕاچاوی بکات بۆ پێکهێنانی کابینەتەکەی؟ بەڕاستی پێویستە ڕەچاوی لایەنی ئەتنیکی بکە، لایەنی ئاینی بکە، پێویستە بە ژێرەی پێکهاتەکانی عێراق خەڵکەکان و یا کەسەکان دیاری بکە. هەرچە دەبێت پێم وایە ڕەنگ بێ عادل عەبدولمەهدی ئەو ئازادی نەبێتەوە چۆنی دەبێتن بە شێوەیەکی تەکنۆقراتی کەسەکان و یاخود کابینەکەی خۆی هەڵبژێرێ، هەر چەندە لە ڕێگەی پێگەکەی خۆیەوە بڵاوی کردێتەوە کە هەر کەسێک بۆی هەیەکەوە سیبی خۆی پێشکەش بکات بۆ ئەوەی پۆستێک وەربگرێت، بەڵام من پێم وایە ئەوە زیاتر وەکو ئاماژەم پێ شتێکی شکلیە ئەجینا لە پشتەوەی پەردە ئەو هێزانەی کەوا پۆستی سەرۆک وەزیرانیان داوەتە عادل عەبدولمەهدی هەر ئەوانن خۆیانن کاریگەریان دەبێت لەسەر دیاریکردنی کەسەکان و پۆستەکان. ئێمە ئەزانین پۆستی سەرۆکۆمار دەستوری عێراق ئەرکێکی وای پێڕانەسپاردووە، دەسەڵاتێکی زۆری نییە، هەرچەند لایەنی کوردی لە نیوان خۆیاندا کردیانەکەی بەڕکێکی نادروست و خۆیان لە یەک زیز کرد، بەڵام سەرۆکوەزیر هەموو دەسەڵاتەکانی لاکۆبووەتەوە، وڵاتەکە لە هەمان کات بەڕێوە ئاباد. عادل عەبدولمەهدی دەبی لەسەر چ بنەمایەک وەزیرێک بۆ ئەم پۆستە یاخود بۆ ئەو پۆستە دەستنیشان بکات؟ بێگومان دەبێت لەسەر بنەمای تەکنۆقراتی بێت، لەسەر بنەمای توانا و لەسەر بنەمای پاشی و تێوەنەگرانی بێت لە گەندەڵی، لەبەر ئەوەی ئەوڕۆ ئێمە دەزانین کەم لە سیاسەکانی عێراق هەن کە لەو گەندەڵی تێوە نەگڵابن. بەڵام خاڵشتر هەیە حەز دەکەم بەڕاستی ئاماژەی پێکەمەویش ئەوەیە ئەو سێ کەسەی ئەو سێ دەسەڵاتی کەوا لە حکوومەتی عێراق دەسەڵاتی قەزایی تشریعی ببوورە لەگەڵ دەسەڵاتی سەرۆکۆمار لەگەڵ ئەنجومەنی وەزیران، ئەوانە هیچ هێزێکیان لە پشتنەوە تەنانەت خەڵکی خۆیان پاپشتیان ناکات. بۆ نمونە سەرۆکۆمار لە هەرێمی کوردستان پاپشتێکی ئەو تۆ ناکرێت، تەنانەت لەلایەن خودی ئەو حیزبەی کە هەڵی بژاردووە. سەرۆکی پەرلەمان دیارە خاوەنی 5 کورسی بووە، لەبەر ئەوە دانانی وەرگرتنی ئەو پۆستانە بە مزامەلەی سیاسی بووە، دیارە بە کاری ڕنگ بێ ناتەندروستی ژێربەژێر بوو بێ. عادل عەبدولمەهدیش بەو شێوەیە هەر چەندە هەوڵ دەدرێتن کە ڕوێکی جوان بوو ئەو بەڕێزە نیشان بدرێت، بەڵام من پێم وایە لە عێراق سیاسەتێکەیە کە حکوومەتێک لە دوایەکان لە دوای 2003ەوە پەیڕەویان کردو. عادل عەبدولمەهدیش ناتوانێت لەو حێڵەتە بچێتن. ئایا ئەو وەزیرە دەبێت لە کاروباری وەزارەتەکەیدا شارەزا بێت یان گرنگ هەر ئەوەیە خاوەن کارنامە بێت؟ من پێم وایە بەڕاستی وەزارەت پۆستێکی سیاسیە، دەبێت بنەماکانی ناوەزارەت پۆستەکانی ناوەزارەت لەسەر بنەمایەکی تەکنۆقراتی دانرابن. ئێمە دەزانین ناوەزارەتەکانیش ینی تۆ هەر وەزیرێکدا بنتوانای هەر چەند بێتن، ئەگەر هاتوو ئەو کەسانەی کە لەژێر دەستی کار دەکەن لەسەر بنەمای تەکنۆقرات و لەسەر بنەمای لێ هاتووی توانایی دانەدرابن، وەزیرێک بەتەنها ناتوانێت هیچ بکە. دیارە دەستگاکانی عێراق بە هەموو عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لەسەر بنەمای توانا و لەسەر بنەمای لێ هاتووی دانەدراون، بۆیە هەر وەزیرێک بێ ناتوانێت ئەو وەزارەتە یاخود ئەو وەزارەتە دەگرێتە دەست بتوانێت بەو شێوەیە بەڕێ باکە لە مێشی خۆی دایەوە ئەو پلانە جێبەجێ بکات کە خۆی ئەو پرسیارە دەکرێت دەگەرم حکوومەتە و ئەم پۆستە وەزاریانە بۆ هەموو گەلانی عێراقا بۆ لایەنەکان بەلایەنی کوردیشەوە شەڕیان لەسەر ئەم وەزارەتە گرنگەیە یان ئەو وەزارەتە گرنگە؟ بەڕاستی هەموو وەزارەتەکان گرنگی خۆیان هەیە،
بەڵام دیارە بەجێرەی کورد هەندێک وەزارەت هەیە گرنگی زیاترە لە وەزارەتەکانی تر بۆ نمونە وەزارەتی دەرەوە بۆ ئەوەی عێراق لە گەلە کۆی هەرێمی تێنەوە گتێەوە نەک لێ و دووری بخەنەوە لەوە گرنگە بۆ هەرگۆ کوردستان وەزارەتی دارایی بۆ کوردستان گرنگە بەڵام لە هەموو حالەتەکاندا ئەو کەسانەی کە دادەندرێن ئەوانە گرنگن لەبەر ئێمە بینیمان لە حکوومەتەکانی پێشووتر کورد ئەو پۆستانەی هەموو لەدەست بوو بەڵام لەبەر ئەوەی کەسی بتوانە لە شوێنەدانەدرابوون نەیانتوانێت هیچ دەستکەوتێکی بۆ دکتۆر کامران کورد بە هیوایە ئەو نوێنەرانەی لە بەغدا هەیەە چ ئەندام پەرلەمان یاخود وەزیرەکانی لەوەیەوە شەڕمەوەفەکانی گەلی کوردی باشوور بکەن چۆن دەڕەوان دەستکەوتەکانی کورد لە خولەکانی ڕابردوو لە سێبەری وەزیرەکانی جێگیری سەرۆک وەزیر ئەندام پەرلەمان بەرپرسە لەشکرەکان و سەر و کۆمار بەڕاستی خاڵێک هەیە دەمەوێت باسی کەم هیچ پەیوەندیەک لە نێوان خەڵکی کوردستان و ئەو کەسانە نەبووە کە پۆستیان لە بەغدا وەرگرتووە ئەو پۆستانەی کە وەرگیراون لە ماوەی ڕابردوودا بۆ مەبەستی کەسی و مەبەستی حزبی بەکارهێنراون تەنانەت ئەو مەسەلانەی کە پەیوەندی بە کورد بووە خاڵێک نەچۆتە پێش دکتۆر کامرامەتێک مامۆستای زانست ڕامیانکران لە زانکۆی ساڵاحەدین زۆر سپاس زۆر سپاسان